ڕۆژێک باوکێک و کوڕێک دەبێتە مشت و مڕیان، بەڵام لەسەر چی؟ لەسەر پارە و پول ناوەڵڵا، لەسەر عەرز و زەوی نەخێر، لەسەر شتی دنیایی ناوەڵڵا. ئەم باوک و کوڕە ڕەزا و ڕەحمەتی خوای پەروەردگاریان لێبێت دەبێتە موناقەشەیان لەسەر بەهەشت، دەبێتە منافەسەیان لەسەر بەهەشت. ئیمامی سەعد لەگەڵ خەیثەمەی باوکیدا لە غەزای بەدردا کاتێک کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هانی موسڵمانانیدا بڕۆن بۆ غەزای بەدر، ئەم باوک و کوڕە منافەسە دەکەن بۆ بەهەشت، هەروەکو چۆن ئێمە بۆ دنیا منافەسە دەکەین، بۆ ڕەزامەندی شەیطان منافەسە دەکەین، بەڵام ئەوان بۆ ڕەزامەندی ڕەحمان منافەسەیان دەکەن. ڕەزا و ڕەحمەتی خوایان لێبێت، چونکە پێویستە کەسێکیان بمێنێتەوە لای ئافرەتەکانیان، چونکە ئەم پیاوە ڕەزای خوای لەبێ کۆمەڵێک کچی هەبوو، خۆ ناکرێ کوڕەکەیش براکەیش خوشکەکانی جێبێ هەڵێ و باوکیشی بڕوات، پێویستە یەکێکیان بمێننەوە سەرپەرشتی ئەو ئافرەتانە بکەن. باوکەکە دەیوت من دەچوم بۆ غەزا، کوڕەکەش دەیوت باوکیان من دەڕۆم، نەگەشتنە ڕێکەوتن. باوکە کەوتی ڕۆڵی گیان، با من بڕۆم تۆ مەڕۆ. وتی باوکیان وەرە قورعە ئەکەین، قورعەیان کرد، قورعەکەی سەهمەکە و قورعەکەی ئیمامی سەعد دەچوو ڕەزای خوای لێبێ. باوکی وتی ڕۆڵی گیان ئەمڕۆ بیدە بە من. وتی باوکیان ئەگەر غەیری بەهەشت وایە بەسەر چاو هەموو شتێکت بۆ ئەکەم، بەس بەخوا باوکیان مادەم بەهەشت بێ ناتوانم، چونکە لە قیامەت خەڵ لە باوکو دایکی خۆی ڕاک، مادەم بەهەشت بێ ناتوانم باوکیان. بەڵێ ڕۆشت ئیمامی سەعدی کوڕی خەیثەمە ڕەزای خوای لێبێ لە غەزای بەدردا شەهید بوو بە یەکێک لە شەهیدەکان. باوکی دەفەرمی وەڵڵی شەو خەوم بینی، سەعدی کوڕم هاتە خەوم، فەرمی باوە گیان وەرە پێمان بگە. وەڵڵی تەماشام کرد کوڕەکەم لە ناو ڕووبارەکانی بەهەشتا بۆ خۆی مەلەی دەکرد، لە ناو دارستانەکانی بەهەشتا بوو، باوە گیان پێمان بگە. وەڵڵی ئەوەی کە خوا وعدی پێدا بوو هەمووی بۆ جێبەجێ کردین. ئیمامی خەیثەمەش ڕەزای خوای لێبێ ئەمە هەل لە دڵی بوو حەزی لە بەهەشتە، مشتاقی بەهەشتە. لە غەزای ئوحودا بەشداری کرد، یەکێک بوو لە 7 شەهیدەکەی غەزای ئوحود، باوکیشی کە ناوی خەیثەمەیە ڕەزای خوای لێبێ. ئەمانە نەفسی خۆیان بۆ خوا سەرف کرد، ڕازیش نەبوون بە هیچ شتێکە بە نەفسی خۆیانی ببەخشن، خۆیانی بۆ ماندووکەن ئیلا بەهەشت نەبێ. با ئێمەش تەنها ئەوە هەدەف و ئامانجمان بێ لە دنیادا. بۆیە بە هیچ شتێک ڕازی مەبە بۆ نەفسی خۆت پشتیوان بخوا ئیلا بەهەشتی پڕ لە ناز و نیعمەت نەبێت. هەروەکو چۆن سەحابەکان بەو شێوەیە ڕازی بوون نەفسی خۆیان بۆ خوا سەرف بکەن و بیبەخشن لە پێناو بەهەشتی پڕ لە ناز و نیعمەتە.